ڕۆستەم ئەمیرۆڤ پیاوی دانوستانە نهێنەکانی ئۆکراین چەند ڕۆژێکی دیکە وەکو وەزیری بەرگری وڵاتەکەی دەست بەکار دەبێت. ئەو 41 ساڵ لەمەوبەر بە ئاوارەیی و لە ئۆزبەکستانی سەردەمی یەکێتی سۆڤێتدا لەدایک بووە، بەڵام بەهۆی ئەوەی ڕەچەڵەکیان تەتەر بووە لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوودا ڕێگە بە خێزانەکەی دراوە بگەڕێنەوە زیێدی خۆیان، واتە نیمچە دوورگەی کریمیا. لە ساڵی 2004ەوە هاتۆتە نێو ژیانی گشتیەوە و سەرەتا لە بواری پەیوەندیەکاندا کاری کردووە. لە ساڵی 2019دا بۆتە پەرلەمانتاری وڵاتەکەی، ماوەیەکیش ڕاوێژکاری سەرکردەی مێژووی تەتەرەکانی کریمیا بووە بە ناوی مستەفا دیزمیلیف. ئەمیرۆڤ یەکێک بوو لە داکۆکی کارانی گەڕانەوەی کریمیا بۆ سەر ئۆکراین. لەو ڕۆوە ڕۆڵی سەرکردایەتی لە سەکۆی کریمیادا گێڕاوە کە سەکۆیەکی نەودەوڵەتی بووە و کاریان کردو بۆ دوورخستنەوەی کریمیا لە رووسیا. ئەو کاتەی رووسیا لە ساڵی 2014دا نیمچە دوورگەی کریمیای لکاند بەخۆیەوە و ڕێفراندۆمێکیشی ئەنجامدا، تەتەرەکان کە لە سەدا 15 دانیشتوانی کریمیایان پێکدەهێنا و نزیکەی 2 ملیۆن دەنگدەریان هەبوو، بە شێوەیەکی بەرفراوان بایکۆتی ڕێفراندۆمەکەیان کرد. ئەمە وای کرد رووسیا ئەنجومەنە تەقلیدیەکەی تەتەرە موسڵمانەکان قەدەغە بکات، هەڵمەتی دەزیرکردنی ئەندامەکانیشی دەست پێ کرد. ڕۆستەم لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا دەڵێت ئەوەی رووسیا لەبارەیدا بەشبوونی گەلی ئۆکراینەوە باسی دەکات هیچ نییە جگە لە پروپاگەندەیەکی ڕوود، بە پێچەوانەوە لەنەو ئۆکرایندا ئێمەی مسلمانان و نەتەوەی تەتەر هەست بەبوونی هیچ هەستێکی شۆڤینی و ئیسلامۆفۆبیان ناکەین. پاش هەڵگیرسانی جەنگ ئەمیرۆڤ دەبێتە یەکێک لە کارکتەرە سەرەکیەکانی ئۆکراین کاتێک بەنهێنی و لە ئاسێکی بەرزدا گفتوگۆ لەگەڵ رووسیادا دەکات. تەوەری سەرەکی گفتوگەکانیش ئاڵوگۆڕی دیلەکان و چۆڵکردنی شوێنە مەدەنیەکان دەبێت. لە هەفتەی یەکەمی سەرهەڵدانی جەنگەکەشدا ئەمیرۆڤ دەبێتە ئەندامی شاندی دانوستانکاری ئۆکراین بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەرپرسانی رووسیا سەبارەت بە دۆزینەوەی ڕێڕەوێک بۆ هەناردەکردنی گەنم. ئەمیرۆڤ لە ساڵی ڕابردووشەوە بۆتە سەرۆکی سندوقی مڵک و ماڵی دەوڵەت کە بە یەکێک لە ئەرکە قورسەکانی ژیانی دادەنرێت. هەر بۆیە زێلێنسکی لە پەیامە ڤیدۆیەکەیدا لەبارەی کاندیدکردنی ئەمیرۆڤەوە کە ئاراستەی پەرلەمانی وڵاتەکەی کردووە دەڵێت ئێوە زۆر باش دەیناسن، بەڕێز ئەمیرۆڤ پێویستی بە ناساندن نییە. Şu anda bir asker bölgesi.